سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانچی لەگەڵتانین بۆ بەدووادا چوون لەسەر نرخ بە شێوەیەکی گشتی بە تایبەتی شیرینی گۆشت سەوزە و میوە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سووران لەگەڵ دەستپێکردنی مانجی ڕەمەزان چه گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە و بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی کە یەکێکە لەو دامەزراوانەی دامەزراوێکی فەرمی حکوومەتە و ئەرچی بەدواداچوونە لەسەر ئەو بابەتانە چیان کردووە و دەرەنجامی کارەکانیان چی ئەبێتن لێرە بەدوا بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی چاودێری چڕی بازار بکەن. پرسیار ئاراستەی سەفا سەیدخان دۆلەمەری بەڕێوەبەری چاودێری بازرگانی سۆرانەکە. کاک سەفا ئەگەر بیتە لای من سڵاوتان لێبێت وەکو بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی سۆران ئێوە لەگەڵ هاتنی ڕەمەزان ئەرکتان قورستر نەبووە؟ بەتاکی دیارکەمان قورسترە بێت چونکە لەوانەیە پێشتر هەفتەیە سێ ڕۆژان دەرچووبانەوە و لیژنەکانی هاوبەشی قایم مەقامەتیەکان و بەڕێوەبەراتیکەن بەڵام ئێستا هەموو ڕۆژەکان دەردەچن جا بە هێواران بی یان شەوان بی سەردانی ئەو شوێنانەش دەکەن لیژنەکانی ئێمە کە خواستی زۆری هاوڵاتیانی لەسەری لە مانجی ڕەمەزانی پیرۆز وەکو شیرینەمەنیە تروشیاتە شەربەتە ئەو مەشتانە. باشە ئێستا وەکو بەڕێوەبەری چاودێری بازرگانی سۆران دڵنیایی ئەدەیتە هاوڵاتیانی ئیدارەی سۆران بۆ نمونە کە بازارێک ئەکا شیرینیە تورشیاتە ئەوەی دەستی بۆ ئەبا وەکو خواردەمەنی لێی دڵنیا بێت و تەندروست بێ؟ بەتاکی ئێمە پێشتر ڕێنەمایمان بە هەموو شوێنەکاندایە کە دەبێ ئەو ڕێنەمایانی کە ئێمە پێماندای جێبەجێ بکەن ئەو شوێنانی کە جێبەجیان نەکردێ و ڕێنەمایانە ئەمە ئیجراتی پێویستیان بەرامبەر دەکەن. ڕێنەمایەکانی شێک لەوانە دەبی ناو شوێنی لۆگۆکەی لەسەر بێ لەسەر هەر بەرهەمێکی خۆماری بێ دەبی ناو شوێنەکانیان لەسەر بێت و هەموو دیاری کرابێت لە چێندە دروست کراوە. شربەتێکێک لەو بابەتانێک کە خواستی زۆری لەسرە چەند شربەتێکی ڕەنگا و ڕەنجش لە بازار هەیە شوێنەکەی دیارەستە لە ئیدارەی سۆران هیچ کارگەیەک جێگەیەکی ئەو شربەتێکی دروست بکرێ و ئێوە بینی بیتان بە تایبەتی سازدەمەنیەکان دروستی دەکەن ناو سنتەری خەزای سۆران ئێمە سەردانی هەموو شوێنەکانمان کردووە و ڕێنماییشمان پێداوە. بینە سەر ئەوەی کە شیرینی ئێستا لە پارێزگای هەولێر و لە شارەکانی تر داخلی ئیدارەی سەربەخۆی سۆران نابێ ئەو بڕیارە چۆن دراوە؟ ئێمە وەکو بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی کتابمان لە بۆ بازگەکان کردووە کە هیچ ڕێگە بە هیچ شیرینەمەنێک نەدرێت داخلی سنووری سۆران بێت تاکو ڕەزامەندی ئێمە وەرنەگرێت. کۆمپانیا هەبوو لە ڕێی زاری کرمانچی داوای کردووەڵێ کۆمپانیای فەرمینە و تۆمار کراوین و مۆڵەتمانەیە کەچی ڕێگەمان پێنادرێ ئەوانە چی بکەن؟ ئەو دەبێن سەردانی ئێمە بکەن ئێمە لێکۆ لیژنێک پێک دێن لێکۆڵینەوەی لێ دەکەین و بەڵگە نامەکانیان لێ وەردەگرین و لەوانێ سەردانی شوێنەکەش بکەین شوێنی شیرینەمەنەکەی لێ دروست دەکرێت کە داخلی سۆران دەکرێت داخۆ ئایا شوێنەکەی گونجاوە گونجاو نییە ئەو بەرهەمانەی بەکار دێنێت تەندروستیان تەندروست نییە. شیرینی وا هەبووە داخلی ئیدارەی سۆران بوو بێت و ئێوە دەستان بەسەردا گرت بێ کە نەشیا بوو بێ بەخۆ پێرێ تقریبا لیژنەکان دەرچوینە زۆر شیرینیان گرتووە دەستیان بەسەردا گرتو کە بە شێوکی ناتەندروست داخلی سۆران بووە و هەروەها ڕێنماییشمان بە هەموو شوێنەکان داوە لەمە دو نابی بۆ شێوەیە هیچ ئەوە هیچ شیرینەمەنێک داخلی سنووری سۆران بکرێت. بینە سەر نرخی گۆشت کە یەشێک بوو لەوانەی کە زۆر قسەی لەسەرەکرێتن ئێستا لە لای ئێوە نرخی گۆشت چۆن دیاری کراوە؟ ئایا گیسک و بزن و گۆلک و ئەمانە هەمووی بەیەک نرخە؟ نرخەکانیان جیاوازە ئێمە وەکو لیژنێک لەسەر و مەسەلە پێک هاتیە مەسەلەن نرخەکانمان دیاری کردووە لەوانەیە لەگەر بەرزبوونەوەی زیندەقەپان نرخەکانیش گۆڕانکاری تێدا بکرێت جا چ لە ڕووی بەرزبوونەوە چ لە ڕووی نزم بوونەوە ئەگەر زیندەقەپان ئەرزان بوو نرخەکەش دێتە خوارێ و ئەگەر بەرزش بوو هەتا ڕێژەی لۆ زیادیانەکەن بۆ خەسابەکانش تووشی زەرەر نەبێت. دەستان خۆش بەسواز بۆ تۆ کاک سەفا سەیدخان دۆلەمەری بەڕێوەبەری چاودێری بازرگانی سۆران. بەڵێ بینەرانی زاری کرمانچی ئەوە قسەکانی بەڕێوەبەری چاودێری بازرگانی سۆران بوو ئێوەش بۆ هەر بەدووادا چوونێک یا لە شوێنێک شتێکشی ماوە بەسەر چوتان بینی یا شتێکی نەشیا بوو لە نێو بازار لیژنەکانی چاودێری بازرگانی ئاگادار بکەنەوە ئەوان ژمارە تەلەفۆنی پێویستیشیان هەیە کە بەردەستە 24 کاتژمێر بۆی پەیوەندیان پێ بکەن دواتر لە ڕێگەی زاری کرمانچیەوە ژمارە تەلەفۆنەکانی ئەوانیش بڵاو دەکەینەوە بۆ ئەوەی تۆی هاوڵاتی لە کاتی پێویست پەیوەندیان پێوە بکەیت.